بس مكاني مالي عثمانة يا مالي عثمانة فرتنا وهرايا يا مالي عثمانة فرتنا وهرايا بلا وسي وفيها عثماني لقومه بلا وسي وفيها عثماني لقومه أنا الرجل تاعي وردي أرجع ودباري باب فلان دادني رنج بخسار داتشي باب فلان دادني رنج بخسار داتشي يا مالي عثمانة فرتنا وهرايا يا مالي عثمانة فرتنا وهرايا بلا وسي وفيها عثماني لقومه بلا وسي وفيها عثماني لقومه وش نهرك والله لا يهيني ئەها پیاوێکی بەڕێزی پیاوێکی بە شخصیاتی زۆر زۆر قسەکانی خۆشە کەی بەیەکەوە دانیشین باسی ژیانی خۆم بۆ بکەم و کفتەیەکی خۆشیشی بۆ لێنێم جا تو جارێ چیت دیوە سێوەخان بەخوا گەرم بینی ئەمەنە زیرەکیشم نەنا ئەڕۆوە گوێ لێگرتە بووم باوکە چی بۆ؟ وڵا داخرایەوە داخستەوە؟ بۆی بکەرە نانا باوکە نانە بۆی بکەرە بەخوا ئوسوڵ وها بێ بۆی بکەیتەوە باوکە یەک شتی پێ بڵم باوکە ڕازی نەبێ من لیان قوبڵ ناکەم ئەو قەزەیە کچی دایکی خۆتی جارانە نەبوو کەس دێتە ژوورەوانەیە سیوەخانەوە کوا کەسەوە خۆی ساحێب ماڵە من لە ئاسی داریا کەڕم کوێرم نەهیچە بین و نەیچە بیستەوە بڕۆ بڕۆ دەی بۆ کوێ سیوەخان بڕۆ دەرەوە بڕۆ باشە بەسەر چاپ ئەو لەگەڵ کێ قسە نەکردنەوە ئیشی خۆم هەبوو ئیشی چی؟ ئەی پەیوەندی بە تۆ نییە لە کچی دایکی خۆتی جارانە وش خویاوە گرتووە ئەم ماستە بێمونیە تۆ ئیشە چێ بە باوکی بروسک؟ ئیشی خۆم پێ بوو هەست بە شتێکەکەم بەڵامی تر نازانم خوا ڕەحمکە ئەزانم چی لە ژێر سەرایە ئەچێ من ڕشکێ لە بەرچاوی باوکیە تام و بروسک بە یەک نەگەین بۆ تۆڵێ چ کچێ ها بە زیای خێر نەکردەی بەحاسەبەشم بکە هەی ئەمە تا دایکمی بە دەرکردن نایە لە ماڵەوە زیینەیە ناسان وەرەی منە تەلەفۆنەکەم بۆ جەعفەر دەی جەعگیێش هەڵی گرا ئەلو جەعگیان لەکوێی لەکوێ دەوەرە کوورە شەربەتم ناوێ پێت هەڵم وەرە ئیشم بێتە دەی خێرا وەرە ئا قسەی خۆمانەیە دەی وەرە هەستی وەرێرەوە وەرێرە کاکە وەرە کاکە شتێکی زۆر گرنگ ڕوویەوە ئەزانین کێ تەلەفۆنی کرد سێوەخان کورەوە ماڵە خەزورانم برا بۆ تەلەفۆنی کورە وازدەوەش بێنە لە هەموو سەیرتر باوکم بە زۆر بە من نەرمی جوابیە من تایجێتم بۆ قورعانەوە باوکم دیسانەوە خەریکی ژنێنانە دووبارە گەڕاوەتەوە جاری جارە تا لە بیرمان بردەوە لە بیرمان بردەوە ئەوەش چیوە بۆ گری؟ جوابم بەنەوە جوابم بەنەوە با حەلی مشتتان بۆ بکەم کچم تۆ بۆ چی گری؟ هۆی جۆن ناتەوە دا جوابم بەنەوە لەگەڵ ئێوە بزانم بۆ چی ئەگرین با چاری مشکلەتان بکەم جوابم بەنەوە کۆدە بەس بگرین کۆدە بەس بگرین وا بژەڕۆ کەفی خۆتان هەڵبگرین دالی خان خێر وانت کردم جەعفەر تۆ خیانەت لە منەکەیت؟ ناوەڵا دالی خان ئەو چاوەندە نیم کە خیانەت تۆ بکات ئەی باشە ڕقەمی بروسکە بۆ کێ بوو؟ بۆ بەبێ نابێ ئەزانم بۆ سێوەخانە بردووە بەڵێ بۆ ئەوم بوو بۆچی شتێکی واکەیت؟ خۆتە زایند ئەوە ئەمرە لە ئەوە بم هاتووە گەورەی ماڵە هەشتێک ئەمریکات نجێتان فیزیکەم بووی گەورەی ماڵێکی ناتوانم ئێستا تۆ بکەمە دەرەوانێ بەڵێ تۆ ئەتوانیت بەڵام ئەمری دەرکردنی من لێرانەیە بەدەستۆنە بەدەست سێوەخانە هەر ئێستا بێ بچی ئەو مۆبایلی سێوەخانم بۆ بێ بە هیچ جۆرە من ناهێنم جەعفەر جەعولی ئەوە بە منت جەعولی جەعفەر گیان تۆ منە خۆشەوێ؟ ئەرێ وەڵڵا زۆر زۆر
هەر شتێکە لە داواکەم بۆ مەکەیت؟ ئەرە وەڵڵا هەرچی ئەڵەی لە خزمەتا بم لە قاپشتنەوە بیگرە حتا پیا کوشتن یا ڕەبی تۆ بە قورئان پیا کوشتەکە خیرەتم نییە ئیتر هەرچی بڵێ بەسیترینشت تا ئەو گەورەترینشت من بۆ دەکەم ئەزانم خیرەتی پیا کوشتن نییە بەس شتێکە لە داواکەم فەرموو لە خزمەت مۆبایلی سێوەخانم بۆ بێنە موبایلی سێوەخان ئەی بەستەر سەر و بەسەر چاو تۆ ئەها بە خۆشی قسە مەگەڵا بکە بەستەر سەر و بەسەر چاو یەک دەقەم پێ ناچێت چمو یەمەوە پیاوێکی بەڕێزی پیاوێکی بە شخصیاتی زۆر قسەکانی خۆشە کەی بەیەکەوە دانیشین باسی ژیانی خۆم بۆ بکەم و کاکە ئەرێ بابە جان ئەرێ من لە تۆ تێ ناگەم کاکە جان بیر لە ماڵ و عایلێ ناکەیت ڕۆی پاپۆڕەکە خەڕک بۆ هەمیان لە خەفە تاقەریکە شێ دەبن نابێ بچی بە لار و بزانن چییە ڕۆحەکەم کاکە شاتر گیان بە ساقم ئێمە یەک سعاتە ئیژەکەی نابێت تۆزە ئیسراحەتکەین دوو سێ دقیقە احترامی خۆت بگرە تێگەشتی ناوم زیرەکە شاتری چی عیب ناکەیت تو خۆوتێ وتە بە عەربی زیرەکەکە نازانم لە بەغاژ تۆ بە کوردی بەکاری بێنە ناوم زیرەکە زیرەک خوایتە بە شاتڕەکە تازە مشکلە نیە باسیەوە مەکە ئەلا قوربانە بم چاواکەم ئیسراحەتێ با بکەنەوە دوو سێ دقیقە ئیچەکەینەوە چا بۆ تۆ منە ئیشکرۆ تا هیلاوی دانیشی ساحەت بکەیت تو خاوەیشە تویکەیت بە قوربانم ئیش هەروە بە جاگەر زۆ ناڕازی کاکە جا نەتوانی بڕۆی من بڕۆم ئەمە یاڵێ هەتا ساحێ ماڵ دزی گرت دە ساحێ ماڵی گرت من ماڵی خۆمە تۆ چۆن نەتوانی من دەرکەیت کاکە مشکلم هەیە برا تەعزیێمێ بە زۆر سەیرە الله من زۆرم حەزە تازێ ئێستا ئاچم خۆمە گۆڕم یەمە تازێ کورە کاکە بۆ کوێ بۆ تازیەکە بە قوربان درۆم کرد کاکە دەبڕە دەرە بە ئیشەکە ما بکەین کاکە چۆن گیرم خۆت دەزەم عایلەشتە خوا نەجاتم بین لە دەستیان باشە ئەو بۆ منەڵێ شێت شاتر ترانی خۆت بدە ئەو بە چێڵی شاتە پێم نەوتی بڵێ زیرە عیب ناکەیت ئەزانین چۆن تۆ خۆوەتە زیرەکەکە بیکەی بە عەربی چووکە لە بەغاژیایی ئەوێ بە شاتر بەسەر چاو کاک سەعات لە دەبن نیەتە دەڕۆی شاتر ها احترامی خۆت بگرە زیرەک عیب ناکەیت سەعاتی زیرە تەواو زیرەک چۆن گیرم خۆت بەدەستیەوە دەی بە حیسیەتم شاتر کوڕی شاتڕی پیاوێکی بەڕێزی پیاوێکی بە شخصیاتی زۆر قسەکانی خۆشە کەی بەیەکەوە دانیشین باسی ژیانی خۆم بۆ بکەم و کفتەیەکی خۆشیشی بۆ لێنێم چی بووە؟ ژیان چی بووە بە قوربان چی بووە کاکە؟ بە قوربانی سەرە بم چی بووە بە ساقەتان بووە؟ باوکم بەتەوە سێوەخان بێنێ سێوەخان کێیە؟ دابیری دالی ڕۆ ئەو پیرێژنە گریاری زۆر ساچم بۆیە خەمتان دەبێت کاکە ئەوە تۆ لە شوێ بۆ جواب ناییتەوە ئەوە چییە؟ خوشکەماتی کورە لەکوێ ئەزانی ئاسی هەستەکەم هەستەکەی بچی عاشقم بوون چی؟ یەکێک عاشقم بووە ئەم یەکە چییە لەکوێ کاکە؟ سێوەخان ئەیە ڕۆ ئەو پیرێژنە مەڵێ پیرێژن بابا ئەوە دەوڵەمەنە بە ڕواڵەت تێمەکەوە ئەوەی سەر دڵی تەڕە بەخۆ ئەوەی لێکە تەشتی ئەوی تێ کورە کاکە تۆ باسی چیەکەی ئەو ئێمەیان لەکوێ و تۆ من قەت بەوە ڕازی نابە ئەو بێتە قسمەتی تۆ ئەبەت ئاسیا دەنگ بەرز مەکرد مامناڵەکان جوان لێ نەبێ بابا چی لە خۆ تۆ ڕازی نیم سەد جارم پێوتیتم ژنم بۆ بێنە بۆ نەهێنام وەڵا بۆ ڕازیم من کورە کاکە بیکە لە ڕای خۆ ئەو پیرێژنەکەی ئەو کەی تۆیان وتووە کاکە من بۆ ڕازیم تۆ زۆر سەیریت ئێستا بۆچی هاتووی وەڵا بۆ هاتم وتم زام چی بخۆین ئیتا ئەو مناقەشەیەوێت فەلافل یعنی فەلافلیان بۆ ئەهێنین ڕێک و پێک یەکی چەند لە فەیان خوارد بابی خۆم فەلافلەکە هەرزانە با فەلافل کاکەوە هاوارهاوارە چی بەدەم هاوارهاواریەوە هاتم فەلافل لە چی دەنگتانەگاتەوە کۆڵانیە و سەڕێی هاوار دەقیتێکە لە ئیشەکان ڕازیت نەوەڵا ڕازینم ڕازی چیم سانسوارە دانیشۆ لە ژوورە خواتەوە خەوێنەوەڵا ڕازینیم تۆ ئێستا کاک شاتڵگیان تۆ چیە خۆی مەڵێ شاتر قوبوڵی ناکەم ئەوە کاک زیرەکە لە کەس قوبوڵ ناکەم پێ بڵێ شاتر کەس ساقەی و گیرەتەوە بم شاتر نەما شاتر تێ هەڵە کاکە زیرەک
چیە خۆیت والله ئێمە داوای فەلافل ماکە جازە نابێت حەزەکەین بزانین چییە خۆی بۆی کە بای کورە فەلافلی چی گۆشت و کەباب وەرە متانەخ ڕۆحەکەم لەسەر گیرفانی منە تۆ لە خۆتەوە چی قساکەیت کاکە جامە لە سێژی فاری توێ ئەی من لەخوا بەزانێ وەزم باشە دۆڵە من حەزەکە بۆ تام بکڕم بەجددیتە یعنی داوەتی توێن هەمووتان داوەتی من ئەزانین چۆن هەر هەمووی قۆزی داواکە بەس من قۆزیێکی دەبڵ با لەسەری سێ کەبابیشە بێت حەزەکەی پێنج بخۆ قوربانە بم ئەوەی پێیوتی شاتڕ بەس بە خۆم بڵێ کورە دەمی بشێنە دەبێنە ماچ ئەوە من پێم زیرەک بێنە ماچ بە ساقەی ئەو دڵاو بم باوکەڕۆلەکەی خۆ نەشتووە کورە من هەموو ڕژێ سێجا خۆم بەشۆم بۆ تۆڵی چی تۆ خۆت دەمە نازانم چی خواردە سوێرە خەشوانی سوێرە خواردووە کاکە زیرەک گیان سەد چاو فەرمو چاو خۆش بۆ من ڕشتە دەخوا سەد چاو باوکەڕۆ شاتڕی وابێ عەقڵم نەبی گۆرە کاکەکەی وەختی ئەوێ ئێستا داواکەم باڕاکەی خێرا سفرە ڕاکەی سفرێن دەوڵەمەدانە قوربان وڵی ئەوە چێکم بەتەمام ئەمانە لابم بیکەمە مێزی بلار مێزێدانم چیەکەم پاچێکەکە بۆ نەوێڵاوەتە هاچی لێ کرد ڕادەبێری ها یەکەم زارم زانانی شتا پێت نەگرتیەوە هاڵەکەی باشە سەفەر بینە کا داپیرم داپیری وەی تخوا داپیری هێشتا لە شیر نەبڕاوەتەوە چێ دیستان چ گۆڵبان ئێستا زاندووە پیاو ناتوانین دوو سەعبەت لەگەڵ کاتن وایە کا داپیرم واز لە قسانە بینە جامە چوزام داپیرە بڕە خۆمی دۆزەرەوە داپیرم بڕێ ڕادە چوزانم ئەوەندە خێرت نییە ئەوەندە خێرت نییە ئەوەندە نازانم کاک شاتڕ نانەکەم نابێ هەر سەیری ئەمە خێرە کا عوسمان جان پێوە بینم ئاوا دانیشن لە ماڵەکەی منە نانە خۆن ئەمەنەم پێخۆش ئەمەنە پێخۆشە یاخوا ئافێتان بێ ئازەم ێستا دەرێمەوە چۆن سەویتان ناکەم بە خۆشیەوە مش ئاوا دەشنەوە يعني يتوزعني تعزل دامي واقع كواتبي المناسبة هابي بارداي تيو هابي بارداي تيو سنة حلوة يا شاطر يا سنة حلوة يا شاطر يلا زۆر خۆشحاڵم خوا ئێوەم لێ نەسێنێ یاخوا زۆر خۆشحاڵم بۆ دوو کەس ئەمشەو ناکەن نەوەڵا من کەسم نییە من سێکشمەیە خێزانەکەم عەمری خۆی کردووە کەسیش نییە خزمەت بکە والله خەترەکەی ئەی دەشتێکی تڕی لێ بێنەرەوە هەستە بەخێوێ دوو دوو من هەریشتانەیە ئاوا ئەی چی؟ ئێدە باشە من هەوڵێم ئەگەر شتێک دەستم دەستکەوێن وایە عثمان والله عمل الرجناني ومناڵی بێت هذا بس حل هەیە برا چی حل مناخواە نانە جابوو ئەوە ئەی چی مناڵی بلووری بلوري باوكم بشرفهم باهينيش بيكا بتنونيش بيكا اما مناڵی نادێ ئینشەڵڵا هەرکاکە لێم تەقابدم منە مەناخم کاکە کاکە من تان قوزیمان کردەوە چی ئەوتەوشکا دەڵی بەتانی ناوجوولێ بە کاکەم بڵێ بەخوا کاکەم کردی بۆ ناکەم کاکە ئاخردە ئەزای چۆن بە قوربانە من کاکە مناڵی خۆم خۆمەیان ناسم ئەمانە قۆزی و گۆشت بخۆن دوایی هارەکەن ئیشان بۆ ناکرێت ئەرێ کاکەجا من پارەی قۆزی نەوێتی ئێبار ڕوحەکەم خۆ من نەموتۆ نەداومەت ئێزە نیوەی ما بە من نیوەکەی تویشی بۆ ئێوارە جێبە تا ئێوارە نابینیەوە بەجای چی بکەم من لەسەرە بۆ خۆیان کاک شاتر وعد بە قۆزیم بۆ بکرەوە لە حەمامە بەلەفکە وشۆ کاکە بەس هەتای باوکم بوو بەس ئەیتر بەخوا بێ بزانم نینکم چی لەژێر سەرایە دەی ئەو گێژ و وێژەش نەهاتەوە جەعفەر داری خان قلەکەم ڕۆهێنام قلی چی ئەدەبسس باشە توش سەحبەتێ نازانی ماڵ ئاوا بێخوا باشە بۆ بیرمان نەبوو پیچی ئەی خۆ پاسۆردی لەسەرە خۆ خۆم بەزانم بۆیە بۆم هێناوی 1 2 3 4 5 حتا هەر ڕەمزی پیرژدان هەروانەیە قابی لە سنێکە وەستە با تاقی 1 تا 5 وەڵاوەش نییە ئەیتە تو زانین چی بکە 5 سفری لێدە 5 سفری شەژ نا وەس بە ئەی باش عەفو مش عقلێ ماوەتە دەستۆ ئەزانم موالدی چەنە موالدەکەی خۆت دەبزانە موالدی چەنە داپیرە نازانم 1950 16 ماشەڵڵاوە
پێشتر ئەڵێ برادەری هیتلەر بووە نەیکردەوە وەڵا نایکاتەوە بڕۆ پاسۆر دەم بۆ بێنە چی بۆ بێنم پاسۆر دێ موبایلم بۆ بێنە وەرە بە من ناگری بابا جەعفەر بەسەر چاو بەسەر دڵ کورە ئاها لە پیاوشتنەوە تا قاپکوشتن یا ڕەبی تۆ بە پێغەمبەر هاوارە غەڵەت بوو لە قاپشۆردن تا پیاوکوشتن هەموو شتێکە بۆ کەم ها 6 دقە ڕاوەسە سێوە خان باشی؟ باشی سپاس دەکەم سێوە خاڵایەتم دەقەیەگەر پازۆردی موبایلەکەتم بیتێ مەمنون نەبم بۆچی تا موبایلەکەم لەو حەدیقەیە وەزیوەتەوە هەر خەریکم پازۆرد لێ دەم نازانم وتم بەشکم دۆش پازۆرەکەی خۆتم بیتێ بەشکم ئەوەی تۆ بێت موبایلی ئێڕۆڵە موبایلەکەم لە ناو جانتاکەمایە ئێدە تۆ ببەری چێ ناڵی تۆ نییە؟ هینەکەی من 150 حەریقە 150 150 دەی باشە دەست و خۆش بە ئیشی پێویست نەبووی دا دەوازم هەر هیچ شتێ ئەم لای ئەو لای پەرداخی ئاوی تۆ سا جانتاکەم ببێنە بڕۆ ئیشی سوورا و سپیا و سروسپایی چی ئەی باشە باش گەمژە وەش جەعفەر زەرگەکەم بڕۆ پاسۆردەکەی چەنە 150 حەریقە هیچی هەردی هەردووکمان زۆر بێعقلی نەزانی عفو تۆ ناخۆ مەقسەد دەکەم زۆر بێعقڵم لەکەی کە ئەو ڕەمزە ئاستانەمان نەزانی زیانە ڕۆی ها باشە ببوورە عفو داری خانەوە ئیش چی بوو بۆ ڕەمزەی تۆ حەقی نەبێ وز بە ئێبزام چی کاکە مساعدەکە خۆمانۆکەمەوە هێم و ئەڕۆم باشە تۆ ڕقمی بروسکە لە من وەرگێ بۆ سێوە خانە بۆ وەنیا خۆ قابلە بۆ خۆم بێشتێکی ورە جوانە تێرێونە وەز قسەی پێ نەڵێ عفو باشە بەسەر چاو چی لێکی ئەوە بلۆکم کرد ڕۆبی بەرەوە ناو جانتاکەی سێوە خان خیانەتی دووەم تۆمانت کرداوە بڕۆ بێ لاچۆ تەواو دڵم میسراحەتی کرد پیاوشێ دەکە دەمانە بیخۆ ڕاستە بیخۆ بنی دەردی کەندەی کاکە ئاغا خەولە چییە؟ ناو جارگم بۆ بە بۆ بلە موبایلەتم بۆچی کە بۆ کاکە نیشمەیە لە بابە یاوەی نانی خۆتان بکۆن بۆ منە قساکەن بێنە یاڵی تۆ زێشە باش خواردووە لە کاکە سەعاتونە لێمەوە جواب بگرن بەڵێ یەک زەرام سەر کاتە سەر کاک شاتە یەکێک پێی بڵێ شاتە وا ئەزانێت چی جێمە بۆ پێڵێ شانەی ڕەوانەیە لێ شاوە پاسی بڵێ شاتر دەگەشتێن باش زیرەک ئەی ناکەن بۆ فێر نابن تاکی فێر نابن یاخوا بەخێر بێن کورە من زۆر زۆر خۆشحاڵم کە سێوە بینمانە خۆ لە ماڵەکەمە یا ڕەبی بەخێر بێن سێکشمێ خۆ بەخوا لێم ناپرسنەوانە تێگەشتی ئەسە ئێوە جێ ئەوانتان کردوتانێ بووم یاخوا بەخێر بێن زۆر خۆشحاڵم ئەی خۆرا لەم جۆ خۆش ئەوە منم لە ماڵەکەمان کەرەوە دوایی باشە ئەوە خۆ ڕۆشتی ئەوە چووی بۆ کوێ جاکەواتە مەلەتەکە هەر بۆ خۆم بایەوە ئەبێ خۆم پێیەکەمەوە هەی لەم خۆشیە بلیان تێگە باوانی شێوێ ناوجەرگی بەرنامە بخۆم کەرز و خاومەیە وتم باش صعبە دەگەم سێوە خامە چوزانم وا دڵە پڕێکسەر خۆت و باوکە چۆن شێتان کردوم وا لە خۆتانەکەن دەرتان کەمە دەرەوە بە قورعاناق بە توێ ئەقلیشمانی ئەقڵمان هەبووە بخەم لێ بکەیت دایلە کەسی کەم کە جەڵی داوی سەمرد بوو بەس حەیف عفو سێوە خان داوای لێ بردەکەم فەرموو جانتاکەتە داوای لێ برد هیچی تری پێویست نەبوو سێوە خان بڕۆ دەی بڕۆ باشە بەسەر چاو ئەکید هیچ ناوێ هیچم ناوێ موبایلەکە کوا لە ناو جانتاکایە سێوە خان موبایلەکەش باش بوو موبایلی تۆ نەبوو ئەوەنە موبایلەکەی باوکم دەرچوو ناڵێم هابوو ئەخر شێتان کردو بڕۆ صدفە باویزم چوو بوو ئەو علەساس باخی ئاوادا ئاوا کرد بوو شڕق لێ کەوتە بوو دۆزیمە داوە پێی کاکە دەستم خۆش زۆر بڕۆ باش دەست بڕۆ ڕۆژێ وەرە خزمەتیێرە کەونە پیس و پاخڵا ئەو باوکم بانکم باوکم ڕۆ ئەوە چە ئەشە بۆ قەتەڵێ من تێناگەم دی جارێککە
تۆ نامێ کاکە بۆ تۆ چیەکەی؟ تۆ نامێ نازانم تەلەفۆنەکەم و قەتع بێ و ناڕوا جەڕەزنا کاکە دەکەیوە تۆ نەی بەستە یاڕەوە ئیش ناکە تۆ خەریکی چیت؟ ئەی نابێ من تەلەفۆنێ بۆ سێوە خام کەم کاکە تخوا تۆ چی داوا لەم پیرێژنە دەوامەڵە پیرێژ وەڵام من ساب پێ ناخۆش نەبێ ئاسیا هەرە هێنم کورە کاکە گیان باشە بیهێنە بەس ئەم پیرێژنە وعد بێ خۆم دانێکی باشە بۆ دۆزمەوە آخر وعد ئەرە وەڵڵا وعد بۆ مەهێنی کورە جا کاکەکیان تۆ حەقە لێ بۆ دانێ بۆ خوشکی خۆ يعني أخيرا عثمان بە صاحبی ژن لا والله راكب برياكوا هذول من واحد واكن بابا من هالشيتي قدو ما أخذ معقولك هاك شاطر جواب لي يقرن بس زيو جو بزان شيء لما تشينا أو لا أجتو أوسع جل من بقيت شوف في المقدونة سعد مقدونة ساوى هذا بل بقيتي أي ناقد على كل موازنة موضوع بين كاكا بقى يمكن بمعرفة وبا داني شتو زغزة كاك شاطر بخير يا كاك شاطر بخير بجي كاك جل كاك شاطر بخير بك بخير يا أخوان توش بجيت صدق ما وزيلك لا وزيلك وفنا ديت أولاد شو بكرن لا موضوع شو مليش يكتم بقولن شاطر خو أزان شيء ثاني كم دم كاكا من ماو كاك شاطر بخير ده صلواتي لي رولا ده توش بجيت باش على وقت دفر هو صالح حفتايا شرق إيران عراقا هاي بابورتك مو صار يشتغل يجي فرقي صار حفتاه واشتاش تخوا فرقي يا عثمان باشا ايه شر جا شر شفرتني كل شيء كريت يا بشر باشا بلاش تاني عسكر بسري عثمان باشا كل احترام يكون سريع عثمان يجي حد دروكي تقول بسريع عثمان كمان عثمان لما دروني يا اخوة عقيتي بسري كاك شاطر يعني شلون بوجرون اما قصة كاوابوا لما كاكا مدار خرمان بري ودبابة هذه تلقى بري شر كل شيء كريت يا بشر من يشيبك من سلاح بما ونهيش لا تلزق خو ما بعرفك يا باشا خو خناوي كل او تبوي برن امش كجا ونجاتي باسيا اما مو نجراي فرمنا والله خارمانه بكر والله كاك اخو ما بعرزك كاك شاطر كاتك مزاني تتق وتوق نبا جمله دني بيبو يشرا تك تك هواها بسري او كاك شاطره يا قميدرينا اعمنا ريك او بيشكيمي عوابر حي مالي ذو بقول شيء ونيو جوزو بيويا هي زيتنا جوتش كفو اي باوكرو تشو حس دروز حس بدو حس حس ولا ما دي وقتك يا قرباني وكاك شاطر بدلو جلابشي هاي بلاك شنو بو الناقيري هذه امجارين مالا توت تلفون بويلي ها بور ناقيري ئەزانم بەخوا وەرناگیرێ سێوەخان چەند زامانی چوون بۆ بەنو تا ڕەشەی باوکن هەیە وەرناگیرێ گەمژە بۆ من خاڵێکی تۆ خاڵێکوێ ئەوە چۆ مێزەودانە ئەوە لازۆی کوڕەزاو بزانێ لازۆی کوڕەزاو هاتە بۆ ژوورەوە هیچ لە دیوێ لەم سەری تەپڵک هەڵە بەزیەوە چۆ سەر قەنەفەکەەوە تا نامەخواام بۆ قوڵاوە خوا بچکۆدیا بەدوای توێ ئاگەڕە ئەی بەدەم نەگرە شکانی دای بە عەزا کردی بازا دەبڕۆ بە قوربانی خۆی بێ بەسە دەبەسە هیچی پێوەز نەبوو سێوەخان ئەڵێم بڕۆ حەشە بەسەر چاو خەرۆ ناگیرە من چی بکەم ئەی بۆڵە توت ئەی خوایە من چی بکەم ئای ئەوە چیە نەنا بۆڵە چیە هیچ نازم تەلەفۆنەکەم بۆی لە تۆ وەری ناگرێ چێتی بێنە بۆ چاکەم قەی ناکە دەبێنە تێ لەگەڵ کە قسەکەی بۆ قەی ناکە تۆ وەڵم وەری ناگرێ وەری ناگرێت خوامە حاڵە نازانم دالی ئەوە دایکی لە چ وڵاتێکە؟ نەنە گیان گەشتۆتەوە سوید جارە پێوتم مێشکەی من شتم لەبی دەچێتەوە ئەی لە ماڵی چییە؟ چۆتۆ ماڵی خاڵە حەسەنم ئەی باسی لازۆ بۆ کرد ئەڕە وڵا باسم بۆ کرد ئەوەنە لی پەستا ئەڵێ بە هیچ شێوازێ نابێ ڕازی بیشی پێ بکەیت نا ڕاستەکەی منیش ماوەیە کە لازم نازم ئیهمال کردووە ڕاستەکەی ریبالی کە تەواو کە بیری دایکی دەکەی بۆ ناچی بۆ لای بۆ خۆ نەنە چییە لێمان بێزار بووی؟ ئەیڕۆ چۆن لێو بازارە بن تۆنەوەی منی خۆشەویستی منی بەڵام ئەڵە میتر من بەرەو پەکەوتن ئەکەوم ڕۆڵا بە تەنیا بۆ مێنی تۆ بچی بۆ لای دایکەکە و باشترە خەمی منە نەبێت تۆش بەخێوەکەم نەنا ئەڵەم شتێک تۆ بۆچی قسە لەگەڵ باوکی بروسکا کردووە؟
چیە باکبروسکی چیە مەچیم قسەیە بە زیاترم نەکرد نەنەگیان ماوەیەکە هەستەکە مەهایەتر شتێک لە بینتانایەتر نازانم پێچ و پەناشی پێمەکە ڕێک پێم بڵێ هەواڵێکی کچێڵی دایکتی جانانە ئەمە باشیشی باوکی بروسکی چشتی چی بۆ من هەر تەلەفۆنەکەم هەریش ناتا بە ناشکری نەبیە والله ئیش ناکات بەڵام پەلەمەکە هەرە بێ بزانم چییە ئەوە چیەکەی؟ ئەوە چیەکەی؟ چیەکەم شت باوەکەم جوان پاکردنەوە؟ ئەوە نیە خەریکە ئەوە چییە؟ ئەوە چییە؟ حەیا من بۆ دڵچەی خۆم نەڕنم باشە جوانی شەکان کە کاکە بە پارەکە پارەی زیانمان بە دێوم نەڕۆ دێ چیتەوە وای لەخۆی کردووە باوکە ڕۆدانی ئیشکە بەکرد بەکرد جۆراییدا ئەو شانە جوان بکە باشی ترەبی بە مناڵ جا باشی بەخێر تۆ چاکی باوکە سەلامەتی ئافرین جا بەخێر بێت تۆ باوکە قەنەعەتی باوکە زۆرم بیرە کردی تۆ ئەرێ بەخوا خوا بۆ ئەو ڕۆ ڕژناکە تۆ بیری منەکەی لە کەرێتی خواخواتە سەعاتی لێرە نەبووم بڕۆم و خۆ مەشغوڵکەی بەخوا لە کەرێتی خۆمە باوکەکە کەر نەبوومایە حەد چوار پێ نەبوومایە هەواڵم نەپرسی تازە زانی تۆ ئارە وەڵاو لە کێوی باوە وەڵا لە ماڵی عەزەی مامە بووم تۆزێ ناساغ بوویتە بۆ نیوەڕۆ نیانش بێم ئەی مامۆژدم چۆن بوو مامۆژدیشی باشە باشە ئەی ڕەحمانی ئامۆزدام لوتی چۆن بوو وتیان ئەمەلیاتی کردووە دوێتی بە نەقۆڵ ویجان ئەوەنە جوان بۆ بە هەرکردی بە نەقۆڵ ئەی باکەوە یەکسە پێڵەن دڵێ لە دڵە گران نابێنی باگەڵن لوتی بۆ ئەمەلیات ناکەی تۆ تۆ بچووکی گەی تۆ لوتی من وەڵاهی خۆ حەزیشی لێکم تۆ بچووکەمەوە وەڵاهی بەخوا بە جۆم کەی باکە بەس بەخوای گەورەی تۆ مەسروفەکەی زۆرەوێ باکە ئەبێ سولفەی بۆ بکەین سولفە سولفەی بۆ چیە؟ ئەی باکەی تۆ کونینە گووە هەر هەفتەی بگەی هەفتەی دا تۆ خۆی لێت و دیسە دەوازی لێ بێنێ مالی کرد باوکە چیە؟ وەڵاهی باکە خۆشی تۆ بەس یەک خەبەرم پێ باوکە سفر لە ناو کارتۆنە هێشتا هەڵە بشراوە بەس بە قوربانە بم عالم هەر هەمووی وەڕز بۆ لەو دەنگە بەرزە ناخۆشەی تۆ مەعەز بۆ خوا مەعەز بۆ قورئان دەست مەکە بە دەنگە دەنگ خەڵک ئەوە ئەزانێ غازە فرۆشی لەوەنە چەنە بازی مەکە کەی دەنگە بەرز کردو دە قسە بکە بزانم چێڵێ بەس تو خوا باوکە جان ئاگاشە لە دڵە بێ زام دڵ وەکو وایە پیل ئیش بکە زۆر یەک هێزی تیا ماوە تیا نەماوە ئێ باشە کاکە تەواویکە هیچی لە نایە نایشم لێ ئەکید ئەکید پیا قسە یعنی تەواو دوا وڵامە دەبی فڵقێنە باشە باوکەوە وەڵاوتم سێوەخان سێوەخانی خۆمان هەیە باوکە هەواڵێ پرسیم کۆرەنە وەڵا هەواڵ پرسینی باوکەوەی لە بیر نەبێ یەکەم شت توی دووەمان بایعەکەیە چکەوەنە لە دواوەیە هەر لە دوای کۆرە بە قورئان درۆکەی باشە باوکە وەڵا بەتەمایە شوو بکە شوو ئەرە بەخوا کۆرە وەڵاهی درۆکەی ئەسڵ ئەساسی نیە تو هەر زۆر دۆرزنی کۆرە من بۆ تۆ بە باوکە کۆرە بەخوا بڕۆ پێنا کۆرە بەخوای گەورە بۆ تۆ باوکە شووەکە کۆرە وەڵاهی وەکو مەلەوانەکە لێ هاتووە تا نەخنکە کەس بڕای پێ نەکرد کۆرە باوکە بە قورئان بۆ تۆ مەسەلە دەکەی کۆرە زەرە دەکەی کۆرە ماڵوێرانە ناچوە ڕەنج بە خەسارە بی باوکە بڕۆ قەناعەت تۆ بێ شووەکە لاچبانەکەشم بەدەمتە کۆرە ئاخر من بۆ تۆمە باو جوانمان بۆ بڕوا ناکەم کاکە شاتر وەڵاهی لاگون لەشی ئێوە ساغ بێت لەگەڵ تۆە خۆ گلەی نییە کاکە جان مەمنونم لەشتان ساغ بێ ئەوەش پارەکە بەسەر ئەوە بۆ بە زۆری بزانێ بە قوربانەوە 25 بۆ جێڕای وەڵای من بە پارە ناگریم من حەزەکەم لەگەڵ ئێوا بێم لەگەڵ ئێوا بژیم وەرە بابە بۆ کوێمە خۆمان جێمان کەم تەنگە کوڕچەکانم هیچی هاتو چۆم ناکە خزم و کەسوکاری هیچی بنی ناوێ وەرە بە قوربانیمە بەیانە کە سەری تەوالێ دەگرین بە 4 سەعات بەرمانەکەی وەڵات تۆ بێ هەرێکن بە خۆمانەوە نیر سەعاتی پێچێ وەرە بابە بڕۆ بابڕۆی وەزانی بۆ واجی ئەوە پاسەکە وەرە حیوانی باڵەکەتان بزانم چێ باڵتان دەی بەساکە حیوانی باڵەکەتان خەڵە مۆڕەکەکم بەرە درەنگ ئەواتم ئەواتم یەک دقە ئەواتم ئەواتم ئەستیدەم بڕوت ئەواتم هاتم دەتوخوا بەجەم بەیاڵە دەتوخوا بەڕێ ئامان
دخوا بجميع اللي حاسق قبل غليها بشوف نايكات Allez, bon, 3 حصة طنجان لي وريبي. إيه نفهم إلا باصين. يا كملش أسبوع حمام برا. كاك جان من يحصل بس بساقية سليم الدلو. تخوا بك تو آخر كاس قصتك. بو كاك بو. قلت تو جيت عليه قجر بيواني عليه منشآت ويتوار ساعات بيت. والله بابا بقول نسي خوش كاك هذا. كورا نانا كاكا من اللي بيشاش بيقولوا همك يا دوسو بس بيلديك أبو ما يخلص بيش. عسى مالي خمانة كاك خليك اشتغلنا. أستي ولا دروتيو. أبوك بودي مدرش ما ندري بالخيراكا. إذا كنت دروتيو كم ترجع بشكل مبلغة. أزعين شي بابا حموما بتشي نعمل توبشي بلبو. والله كاك من دودة قم بيتي. وعدي. والله من يقدر قم. لا قصة يقدر دودو دخل بيتي. بابا بس نفسي على خيك جامعة قتني. دودو دخل شي. يكسر. أنا شتين وشتين زوري. درجة دراكي جا هم تسمع بس نعرف كل شيء. باش إن شاء الله يجي بيتو ترمجوا كامنت. نا كزني بزاف شيء. باش دي. سواني كاك ديال بزح ما ديشم بيتانا باش هي دقة هنا خدماتك يكون كاك ديال باش باك نو ما دونا بك هاي خير بي يا خير شوف السنة أنا وكريك هذا كريشي نقول يعني في بيرات ولد بدوي مالك أقرب مالك أو تمسير مهدون شيء وتي مالك الشيء وشوري الشكل ونازم سي بير بكر باوكنية ولا عثمان باوكم بيصال يجي عمري هواي كنت الفاتحة فرق كاك فاتحة يتساوكم بيصال مردوا دخلت خلاص بقول أنا أخوي ما هيج معنا ترى بس من هي المشغول ما دام واحد بير باش بوكا خالص ماناش أنا بيدية. عثمان بوي خزور نبيه كورة بابا خزور ولا حفتة ايش يبي ما جمال الجو بالي شاطر يجيبوها تبي المقربان يجيبوها كاكا جان تو قركي خونا لشاني ويامي من بخوشي او هاتو ازام كسي باش دلخوشن بروابي لوتي او مناسي امانه دلخوشن تنانا حبكان شمناهم وصم زوز شباش بو اما عنوانك يا يتيمتي لا ما نبو اي لم شوتلا اما بو هذه بابا بلو توني بيجي توشوني باش شوني لا قلت عنوان بو يضحون داوت معنا بسمعت بابا كتبت الناس هم خلاص شاطرين ما بقاش ما تيجيش تو خوشن. كل بابا خصك خوشي سبورتي تشبرا والله من منعتني سبب كريبو برشا هكا بس والله كاكا جان من بتشابي كنتي زور دلخوشن توش مسدات عم كب اقل من الرابع كورتوري تيكاك جاني ما خوما لنا وخوما انا يكتري ما نخوشنا وتباشني وازم وزعانا بين كاك ما بسالك نبكم امر كبر اكيد بوكرنا تقوليرا لا بخوا بس بخوشي امانات وسدانا بارد لي ورنا كرن جات فلس باريتش نو والله خال النبي بابا بخوا دروب باوكم ناكم سوا كاسه باش وخوش من خوش حالم كاتم بلاس بس طبعا من الروم بس يكشد او سقفصونه تايس مزبوط تيك انا دوا يعني تيك نسوا شون تيشين يقولون كنا دوريا كابوتان شو تنسى كاك دسمان نايقا دبر بقول دبر عامل بارس دبر كنا دلوا لا بكر دلوا زنت روحكم كاكي جاني ما جي خوما نعوت روحكم دنيا زي اقل ساعتك دانشي يقري يخوا بخير من هاتم بس دابو الى ايوه كوري يخوا بخير بجماعه الاصدار لا بالراس من الهواء يا اخوة بخير عثمان هو شيء تركاك ما كم فرقة على جو تركضوا سيو حزن بياسي سويت شي مخاتي خواتو تيك شوي
خەری چی بیستەوەی چی ئەوە خەندە خەوکەوە لە قسە قسەیە وزەڵقل ناوە بخەوی من پۆزەوەم تێ باشترە ئەچورایدایە خۆ خەردی شێتە ئەلە کاکیەوە بۆ ئاگەن بۆ خاتی خوا تو خوامەخەوە بۆ هێشت تا لەمە شەو خۆمی سەعەت بکەم لا حەولە وەلا قووەتە ئیلا بالله ئەم شەوم لێ نابێتەوە وزەڵقۆ باشە نازانم چی بکەم بچمە خوارەوە بڕۆم سەری خۆم هەڵگرم خۆم کوژمە داخیەمانە ئەڕێی جووتیان کردووە لە کرێکاری بوون تەماشا بە شەرف مەڵی مانگاری کردووە داخەنەکە شەکەم تەماشا ڕێی جووتیان کردووە دەرد بۆ پیاو بڵێ چی توا بە وەزع منیتیان چییە؟ دەی هاوا چۆن ژنم خواردەوە بەدەست ئەمە دیوانەوە تو خوامە وەزار منیتیان سێ وەڵڵاری ماڵ نایە شیرە خۆ بۆ کوردووە بە زەمان تۆزەوەنترە بە تیوان باشترە ئەمە منی هەر کوشت زوو بە سێ پڕقەپڕ هەمێشتی سەرم چ بە پڕقەپڕتان خوا باشە چۆن ژن تەماشا تو خواوە خەوە تو خواوە خەوی واخەوە بە کەسیانەوە بەس تۆ بڵێ ئەم شەو منێتەوە سێوەی چی کاکە سێوەی چی تۆ تەواوی سێوەی چی ڕسمان سێوە حەزی لە پیاسی تۆوا بوونا تۆ مشربی پیاسەی چی تۆ خەوت یا تووەوەرە شەر هەڵەسە بەڵام سەری خۆ مەڵەکرم دابڕۆ حال لەم ژۆشان ناخەوم دابڕۆ بی کاکە شاتر شاترێکی شاتر لێ بۆ تۆ بۆ برنجی دەنگیە کاکە شاتر چاوەکەم بەیانی و باش پێم بڵێ بزانم ئەم شەو ئیسراحەت خەوتی کورە نەوەڵا قەتان تێکەوە تو خواوە خەو بە من کردم بۆ هیچ بووە ئامە توێی کوڕە زلێلیام شەقی تێلام هاوارێکرد ئەقی ژان ئەوە وەزن منی تیابوو لەوە جاخانەمێنی ئەزای چۆن ئەم کوڕم ئەمەنە نەچێتەوە سەر باوکی ئەمەنە من لە پاتان وستم تو ئاگا لە هیچ وەڵڵاهی تۆ لەوان خراپتی بووی نیوە شەو ئاسە باچین بە لای سێوە تۆ لەوان خراپتر بووی باسی خۆ نەکەی داوای لێبوردن ناکەم تر ئەوە شەوە خەوەویەت و جاری وا هێشتەڵێم و شت فرێدرێت و زرمەیەک هەڵەسێت و تر خۆشی هەڵمە کێشە بەخوای تر بڵێ خەوتووە بردووایە داوای لێبوردن تەلەفۆن چیە بۆ ئەلو بەڵێ کاکە باشی سەرچاوەکەم ماڵی عوسمانە بۆ پاکردنەوە بەڵێ میم عین بپێ ئەوە چی بوو جا تا تۆتی یەکێن خۆم بیرمەچێت بەڵێ کۆمپانیایە بۆ خاوێنکردنەوە ئەمریکا کاکە ئێمە ئۆفیسەکەمان پێویستی بە پاکردنەوەیە ئەگەر ستافەکەتان بێ پاکی کاتەوە بۆمان بەسەر سەر و بەسەر چاو لە خزمەت تابین یەک ئیشێ بۆ ئەکەین بلووری بۆ دەکەین بە گوڵ هێلەکەی پاکراوە دیوە شوشەدار و بەردێ بۆ ئەسرین ئەمریکا قوربانە وڵای سیعرەکانمان فەرقەکە خانوو تا خانوو سەر خانووی 100 مەتریمان هەیە بە 100,000 خانووی 200 بە 200 خانووی 300,000 بە 300 مەتر هینی 300 مەتری بە 300,000 واللهی داوای لێبوردنەکەم ئێمە جومعان ئیش ناکەین
چاوەڕ ڕاستەکەم بەڵێ لە پۆستەرەکە نووسیمانە بەڵام جیاوازە ئەمڕۆ میوانم هەیە قابل میوانەکە دەرکەم بڵێم بڕ ئیژەکەین ئەبێ کورەیە بەس کاسم نین حای ئیشەکەتانەش بردووە خوا حافیزە بێت عوسمان کاکە بۆ لە خۆتۆ لەقل لە ڕزقی ئەمای کاکە کورە بابە میوانم هەیە قابلە چی بکەم کورە میوان هەیە نیە هەردوو چاوی دەرەکەی وەختی تا احترامی خۆت بگرە میوان خۆشەویستی خوایە سوعبە دەکات ناکەی یان دەقەت خوا خاڵە بەخێر یان دەقەت باوکە ئەڵەن فرسە دەکا کە دانەی زیاتر باش بێت لەگەڵ خۆمانە ئیشی چی پێ بکەین با یەکش لێ مێشکمایە میوی پێبڕی ناخی کابراایکی ئاوا درێژ نیە بۆ ڕێ زۆر عوسمان وڵات بیرم کەوتوڵم بۆ نەیخێنە ناو تەنچەکەی سەرمان و تەنچەکە پاکاتەوە کورە بابە بچی پێیاکەین بین بەکرێن دەرێنێت چکەمە حەجمی طبیعی نییە بەس من شتێک هاتوو ئادی ئەڵێم ئەگەر چوار دەوری خانەکە پوشی لێبوو پوشی پێڕ احتیادیە قەیچیەکە احتیادیە احتیادیە بەڵام من چۆن دەڵم ئێوە ئیشکرد خۆتان مادووکەن من سێدانە دەفتەر دۆلارم هێناوە ئێڵم ئێوە ئیشتر خۆتان مادووکەن هیچ خەمتان نەبێ ئەتێ چیتان لێ بکەن مامە شاتر ژیانیا باچیتە سەرانی ئەچیتە سەر باش بوو یاخوا بەخێر یاخوا بەخێر بێ سەر شەرماوە لەو دقەی هاتووی ئەستێرەی سعدی ئەم عایلەیە گەشاوەتەوە ئەمی لە بەچی ئەمە خەزوریەوە کەسێکی باشن خەڵکیی ئاقل و زیرەکەن خەڵکێکی خۆشم هەیە بۆیە هاتوو سەرداتان ئێستا بە ئاسیاڵەمە ئاسیای خۆشکە میوانم هەیە کاکە شاتر لێرێ برنج و فاسۆلیایکی جوانمان بۆ لێ نا کەس ئازێ بنەوە خواردن ناسێت نییە من لێرم گۆشت و کەبابتان بۆ بێت ئەخر ماڵە ئاوا بێ کە ئینکاری وەڵا پێم ناخۆشە ئاوا بێ عوسمان کە تۆش درۆزنی وە کاکە شاتر وەڵای عەزیەتە بە قورعان نا عەزیێت نیە خەمن نەبێت کاکە شاتر ریەخوا کاکە شاتر گیان ئۆف مامە شاتر دەی مامە شاتر لێرێتی دەڕاکە بزانم مامە شاتر چی پێویستە ساردیە ماستاوێ ئاوێت دەسە مامە شاترگیان دووبارە بەخێر بیتەوە بژی خۆش بێت اینجا مامە شاتر ئێمە وەکو ماڵی عوسمان ئەمێ بزانم چی ئاواتێ چ شتێک تێ بەدی ناتبێ بۆی بۆت بەدی بێنی کورە هیوات و ئاواتی چیەوە ڕۆی کۆن بوو زمانی گەجمناڵی بوو هیچ هیواتیشم نایەتە دی وە ناژێتە دی مەسەلەن وەکو چی حەزی لە چی بوو بڵێن وەڵا سەیرە ئێستا بۆ نمونە من حەزم لە پاسکی دەبوو بەقەی هەموو دینا باوکم بۆی ناکرێن ئی باشێتە دووسێ دەفتەرە پێ بێنە با بچم پاسیرێکی سێتایی بۆ بکڕم جا باشە تو شەرەف لەم تەمەنەی ئێستەی منە وەختی من پاسی لێ بخوڕم ئەینا حەقینێ سبێنە مناڵش دوایەکە پێ شاتر ئەوەی بە قسەی دایکی بکاچی پێ ئاڵێن شاتر بە ساقی ئەو خۆیان تا بمانێ دڵتان خۆشە ئاخمیش بۆیە هاتومە تەلایەوە دڵتان خۆشە قسەتان خۆشە کەسێکی باشن ئەمەنە نەخۆشم لەخون نەخۆشەکانشم تێپەڕان باشە مامە شاتر خۆش حاڵم ئێمە شەروها مامە شاتر بۆ نمونە هیچ هیوایەتێ شتێکی ترت هەبووە بە گەنجی بەڵێ ئەوە باش و بیرخستمەوە هیواتی من ئەوە بوو ببم بە هونەرمەندێکی سەرکەوتو حەزم لە گۆرانی حەزم لە مۆسیقایە حەلا چۆن ئێمە خۆم ئازفم باشە میلۆدی دانم تێکس دانم لە ستۆدیۆ گۆرانی بۆکەین شتێکی زۆر تایبەت بووە بە پرۆداکشن و بە کلیپوان شتی زۆر جوان بۆکەین بەڕاستە بەس پێشەوە ئەبێ من چۆنەڵی وەکو چکە مۆسیقیمانە گوێم لە دەنگت بێ بزانم چ ئاوازەکەت بۆدان بەس ئەبێ باوکمی عازت بدات تو مەقسەدی عین تۆ پێ بڵێ بێ پێستێک بکەین ئافرم باوە تێست فەرق ناکات تێستمان ئاستێمێ و گۆرانێک کاڵێ باش نییە یا دوو سێ بڕۆ یا الله کاکی جان تۆ خۆت تێ بڕۆ کۆرە بابە خۆمان زۆر تەواوین بابە بڕۆ یعنی گۆرانێکە بڵێ گۆرانەکەمان ئەسن ناژێرم بڵێم یەک و دوو سێم جارە بڕۆ نایێتەوە بڕۆ کاکە گۆرانێکە بڵێ خۆزگا خەیاڵێ بەڕازەگارێ 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 دلیلێکی وام بەهاتایارێ بەهاتایارێ یان بە گەنج و ماڵ یان بە زۆری چێم یان بە گەنج و ماڵ یان بە زۆری چێم شادی کردایە پەروانەی دڵتایە شادی کردایە پەروانەی دڵتایە کاک شاترجان بەسە تەواو
با توفانی خۆ زمین بماڵێ زمین بماڵێ زمین بماڵێ ئەو کێشێ لە بێن سنجی ڕەشماڵێ سنجی ڕەشماڵێ سنجی ڕەشماڵێ هەرمانە چیان لێ ئەی باشە من گۆرانی بۆ چێ لە دەستاوە مامە شاتڕژیان بەڵاو باوکم نردی تیزانە تەواو بگۆرانەکەی نردوتە بۆ کوێتمە چۆ بگچ بکەبە یا الله خوایە کاکە شاترژە قوربانە بم کاکەوەیە لە چۆ بوو وەڵاهی تو هەر لێ نەبووی وتم با دەسێ بە ئاو بگەێنم تایمەوەی تێ تەواو بیت ماڵە بە قوڕێکی تۆ نازانێت تاوێکی ئەبێ جۆزەکە دایێتەوە ئینجا دەنگی باش بوو نە ئەزانیتم باش بووە مەسەلەی وەتەری سیم بەدڵ نەبوو دۆ سی باش نەبوو ئەلێرە تۆ هەستەکەم یەک دەمارێت تۆزێک گوشک بۆتەوە بۆ یەک فەحسی بۆ نەکەم تۆ مەسەلەم هینە بۆی چەورکی باشترە نە با بە خۆمە دەرگا چاورەکەم چی یەک دەقە تۆ یەک تۆ ئەوە دەمارێکی قوڕگەم هەستەکەم وشک ئەکزێتەوە تو شەرەفتان نەموت وەڵاوە تو قبری باوکە وەستە ئەوە بامە لێ بە سۆڵفێتەوە کاک شاتە بڵێت دۆ دۆ بیدەرێنەوە تۆ زەبزەبە شنە کاکە بەس یەک دەقە بێدەنگمە یەک دەقە چی بوو ئۆ وەڵا عیلەتەکەم دۆزیەوە ئەوە تا وەڵا هەڵماتی قوداوە باوکە هەڵماتی چی لەو سێتێنەکەیەتی کاکە بەڵێ بەس حەلی هەیە تو کاک شاتر حەلی کە چییە من بە ئیفێکت و کۆمپیوتەر وا بۆ یەکەم بەخوا خەعی بەرنەکەوێت ئیتە باشە باوکە تۆ شەبەکە باڵۆنی بۆ یان سەوت چاوی بابە من سەوتی وا بۆ یەکەم تۆ ناتوێت کلیپە وەڵام مشیان نەبیست و هەڵماتی قوڵیاوە نا من بە کۆمپیوتەر بە ئیفێکت هەموو هینەکان هەمووی تەرتیبە بێ ئێمە لە پرۆگرامە لە کۆمپیوتەرەکە هیچ دەنگ خۆشیمانەیە دەوازەوە بێن ئێستا تۆ حەزەکەی بچین بۆ مەدینە العاب بڕێ نییە کاکە جار تۆ وعدنەیە کە بابمان بۆ بکڕی باشە کەبابەکە خۆین اونجا چین بۆ ئەلعاب باشە بەسەر چاو کاکە تێر کەباب و گۆشتان بۆکردن بیخۆ لۆڕی باشە داوای پێ خواردنەکە ئەرە کاکە مشکلم هەیە کاکە تازیەم هەیە الله ئەکبەر ئای الله من هیواتم تازیە میشە بۆ تازیە لا حول ولا ئەرە کاکە بۆ واکەی بە قوربانە بم ئەگەر چواردەوری خاوەکە پوشی لێ بوو جابیەوە بەجەم قوربانم وەڵاهی نام بەجەم نێتی من دەستێکم بە ئاو بەس زۆر زوو هاتم ئەگەتان لێ بێت زۆر زوو هات وەرە باوکە باوکە لە زەدی نەبێت ئەهی باوکە لە ماڵتان بەخۆ ێشانە خواردە بورێتەوە گۆرە چکە جەمیەکە نەی خواردە هەندە باڵێ کاکە